بیکە لە خاتری خوا معاش بۆ ئەو خەڵکە بێنن ئێ کاکە دە معاش بێنن بۆ ئەو خەڵکە زۆر بە گەرم و گوڕی ئەوت مەعاش پێ خۆشە سەر جۆم دیبێ ئەزانی چۆنە ئەوە یەک دوو مانگ و معاشیان بە خەڵک ناهادا ئێترەوە کەترا هادەوێ مامۆستا بزانم حاولێکم وەلاکە شتێکم وەلاکە کاکە چی بکە چوو بەسەر مینبەرەکە هاوار بکە بیکە لە خاتری خوا معاش بۆ ئەو خەڵکە بێنن ئێ کاکە دە معاش بێنن بۆ ئەو خەڵکە ئەیتر ئەمە جاری بوو بەناو ئەو خەڵکە ئێتر ئیسە لە سەیتەرەکە یەقەمەگرن لە شوێنەکاتر ئاساییشیان مۆزم مامۆستا هاوارێترمان بۆ بکە بەڵکو معاشەکەمان بۆ بێتەوە کاکە خۆ من چی دەڵاڵم خۆ دەڵاڵ نیم دە ئینشاڵڵا خوای گەورەیش ئەمیش تەواوە بێ ئەمیش تەواو بێت ئەو شتیە پاڕێ ئەمیش شێوەی و سەردەمایی ئێوە گەنجن ئینشاڵڵا ئێوە شتی باشە بینن ئێمە نەمان بینی زۆر سپاس مامۆستاجان بۆم دەرفەتە زۆر ئەزتمان دای زۆر سپاس دەکەم من دەرگاکەم بە تاکە بۆ هەموو پیاوێک بەڵام ئەوەی ڕیایی باز و ماستاو چییە بە ئەڵڵا نایڵم لەو دەرگا بێتە ئەم ماڵەوە یۆ لێ چات دێن بە ئەڵا بەو ژنم بوو خۆ برانی پارتیژات بەخوا جەژداشیان هێنا ئەوتم وەریگرێت تەلاقێدەم نایم هیچمان ناوی لە کەس لا نريد منكم لا جزاء ولا شكورا